بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بابەت چاکسازی ئێمە لە هەڵمەتی دادپەروەری کە 11 ساڵە بۆ کەمکردنەوەی نادادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامانی کوردستان کار دەکەین. پێمان وایە ئەم یاسایە پەیوەندی بە پڕنسبیەکانی چاکسازیەوە نییە و هیچ هەنگاوێکیش نەنراوە بۆ دادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامانی کوردستان. بە دادپەروەریانە ئیمتیازات و موچەی پلەپاڵاکان وەک خۆیان پارێزراون. هەژاران و خانەنشین و کەم ئەندامانیش ژیانیان باشتر نەکراوە. بۆیە داوا لە بەڕێزتان دەکەین یاسایەکە واژوو مەکەن و بیگەڕێنەوە پەرلەمان. چاکسازیەکی هەمەلایەنە لەسەرەوە بۆ خوارەوە داخوازی دەست بەجێی هاوڵاتیانی کوردستانە.